ملا رابه اف دور دولابا دنێ ماژێ تو چه دبێنی مەلا جۆتکار ژی وەکە تەما ڕەبەن تێژێ چ بستینی مەلا دژمن زەوی تەڤژێ ستاند زێر و دراو تەڤژێ ڕەڤاند جارە نەمایە ئەو مراند دەخلێ li کۆ بچێنی مەلا سەرمایەداران تەڤدەبر جۆتکار و کارکەر ئێدی مر دێ ببنە پارسەک بڕ ببڕ لێ هەروێ نەمێنی مەلا ئەو قەدر قیمەت قەت نەما چۆگانێ گۆکا زاڵما جارێک شیار نابی چما زولمێ تو نابێنی مەلا نابێنی حالێ گوندییا ژار و پەپووک و سێویە پیر و پەریشان و بیا ماتە li کۆ دixwێنی مەلا کتێب دixwێنی خەت bi xet وەجاهید و ناxwێنی قەت ji dest xwe berdan qaz û bet matê çi bifirênî mela ger dest bidî darê dirêj dîsa ji çotkara rebêj Qur'an û tesbîh û nimêj dijmin tu dişkênî mela destê xwe destê karkera em tev de rabin wek bira meydanê nadin xwînxwera dawî tu dê bênî mela